کە باش بن و ڕۆژ ڕۆژگارتان بە خۆشی تێپەڕکەن. ئەمڕۆ هاتکینە سەخەمەتتان سەبارەت بە تۆنکردن و قاڵی بافی باسکەین. هەروە کە ئەزانن لە تووە و ماڵە کوردەکانمانە نەتیجەی دەست و پەنجەی خاتونە هونەرمەندەکانمان ئەوێنین لە فرێک لە ماڵەکانمانە هێشتا دارێ قاڵی و تۆن هەست لە گۆشەی و تاقەکانە. ئێمە لە ناو شار خۆمانە بافەندەی خاسمان هەست خاتونگەلێکە هونەرمەندن بەداخەوە نەتیجەیەم هونەرە بە ناو شارگەلێ ترتووە ئەوێ قاڵی کوردیە بافتی کوردیە بەنی کوردیە بە ناو شارگەلێ ترەوە ئەچێتە فرۆش و بە ناو شارگەلترەوە هەر سادرەوێت و ئەماوێتە باعثەوە سوود و قازانجی بۆ ئێمە نییە بۆ شارگەل تراوە کەسێکە بافەندەست خاتونێکە زەحمەتە کێشێ دەرامەدێکە لایەقی زەحمەتەکەیە دەسی ناگرێت. حەزەکەم هەر بەم بۆنە سێ مێمانەی خۆشەویستمانەست کە داوەتیانمان کردگە حەزەکەم بڕین بۆ لای مێمانەکانمان بیر و باوەڕی ئەوان بووینین بزانین نەزەری ئەوان چۆنە کێشە و گرفتەکانیان چەس ئەسڵ نەخشەگەل کوردیمان بۆ بێژن چه قاڵیگەلێکمانە چ نەخشەگەلێکمانەست چ بەنگەلێکمانەست با بڕین بۆ لای مێمانەکانمان باس و بابەتەکەمان دەست پێکەین فەرموون بچین بۆ لای مێمانەکان. بەخێر بێن خاتون. خۆتان پێمان بناسێنن. من فەریدەی ئەحمەدیم 36 ساڵە لە شار سنەوە. بەخێر بێن خاتون فەریدە. خاتون چەند ساڵە تۆنەکەی؟ وەڵا 4-5 ساڵە من دەستم کرێ تۆنکردن بە سوورەتی مداوم و حرفی سوورەتە مداوم کە تابلۆ فەرش ئەنجامام. یعنی 4-5 ساڵە تابلۆ فەرش دروستەکەین و لەم ڕێگا وەکو شغڵی خانگی شغڵ خانگی بۆ سەپایس منبات دەرامەدێ بۆ خۆم. ڕازیت لێ؟ ئەروەڵا ڕازیم. شکر. چۆن بوو کە حەزت کرد تابلۆ فەرش انتخاب بکەی وەلێ قاڵیە گەورە یا پەردەوەمانەتە هەڵ نەبژێت؟ تابلۆ فەرش بچکترە لە پای تۆنەکانتر تۆن مەحەلی خۆمان وەختە لە پای گرێەکانیان مدەت زەمانیشی کەمترەوات من زوو تواوی کەم کە زوو پۆڵەکە کەیتە دەسم مەسەڵەن احتیاجم بێت. یعنی هەم زووتر ئاتە دەسە هەم دەرامەدیشی خاصرا و تەمیستریشە بۆ ناوماڵ. دروستە وەکو قاڵیە گەورە نییە کە دارێ قاڵی هەڵقی لە ناو ماڵەکە خۆگۆشەی لە ماڵەکەی شەگرێ ئەو بۆ بۆنەیەوەی کە ئێوەهان لە ماڵە و کارەکەن ئتر احتیاجی نییە کە قاڵیە گەورە بێریتە ناو ماڵەکە دەکەین لە کارگە قاڵیە گەورە هەر لە ئەمە ڕاحەترە بۆ من نەخشەی ڕاضیە وەخت مەسەڵەن ڕەنگەکانی هێنمەکانی ئەنوان کە ڕاضی دایانە ژمارە گوزاری کریاوە ئەوە ڕاحەترە تا نەخشەخانی و نەخشەی سنەتی بێژین ئەمە فرە ڕاحەترە بۆ من. خاتون جیاوازیە تابلۆ فەرشتە قاڵیکەلترە چەستەکدار قاڵیە کە قاڵیە دوو لە سێکە ئەیکێت. جیاوازی ئەوەسە ئەمە بچکترە جیالەوە لە بافتەکەی لە بافتەکەیژی ئەم هێلمەکانی باریکترە مەسەڵەن لە پای ئەوان ئەم هەورێشم نەخەورێشم یا نەخێ چلەی نۆلا ئیسفاداکان بە قولەب ڕەحەت ئەگیریێت و بافتەوێت. یعنی ڕاحەتتر دروسەوێ ڕاحەتتر دروسەوێ ئەوەختە بۆ پۆنیانەکەیژی لە پۆکش ئیسفاداوێت وەک تۆن گەورن یەکە دەسی بنیوە قەدیم دەسی بنیت و مەسەڵەن پۆکەی ڕەتکەی. دروستە. خاتون ئەگەر ئێوە
لەبێن قاڵیکردن و پەردۆ و تابلو فەرش و فەرشی حەجمیە دانێکی انتخاب بکەن بیژی من لەمە زیاتر خۆشم تێ کامی زیاتر انتخاب حەز پێەکەی لاقم وتۆن کامل هەست وەلی فەرشە حەجمیەکە کە جەدیترە و زەریفترە و وەختە زیینەتی ترە ئەوە حەزی پێەکەم. جا چۆن دروستەوەی فەرشی حەجمی؟ فەرش حەجمی بە قەوک و زەودایانی ئەوەڵ دارەکەی چلەکەی و قەو دارەوئێنیتەوە کە چلەکەشی متەحەڕەکی پێ ئێژەن بە قەو دارەکە نیاتەوە لەو دووە پیادەیەکەی پیادە کردە سەر کوزەکە مرەتەبی ئەەکەی مرەتەبکردن چەند مەرحەلەی هەست. ئەم مەرحەلە لە ئەنجامایت لە دوایەوە کەفتی سەر بافتەکەی ئەشی ئەوەڕە ژێرەکەی بافتکەی سفتیکەیتەوە زەریفیکەی جا تێتە سەر بافتە ئەسڵیاکەی. دروستە. ئەمە نمونەك لە فەرشە حەجمیە کە وەقە و کوزە و من یامەزە بافتم کردیە لە ئاخر مەرحەلەی بافتەکە کە تەواو بوو من کوزەکەم شکان لە ناویە کە ئاوا سابت دەربێت. دروستە. جا ئەمە چەندێک کارەوات؟ ئەمە لە پای تابلو فەرشەکە وەختی فرەتر گەرەکە چۆن دقەتی هەم فرەتر گەرەکە هەم نۆعی پووەکەی کە ئەیە فەرقەکە لە پای ئەوتر. ئەمە لە جێ پووە بەنەکە کە ئێنی پوی سیمیایی کە ئاوا سابت بێسیت و داینش لەوەل نەوێتەوە. یانێ جا ئەمە بەنەکەی ناوێ هۆرشی مستفادە بکرگێشی هەران بەنە ئیسفادە بێ بۆ چەند ناوە لە بۆ زەریفی کارەکە کە ئەمە زەریفترە نەخ مێرینوس کە بۆ تابلۆ فەرش ئیسفادەیەکان ئەمە خاسترە بووی ئەنە بۆ چەنەلۆ و نەخەکەی نەخ کۆرک و پەشمیش ئیسفادا ئەسان چی نەخگەلێکمانە چی بەنگەلێکمانەست کۆرکمانەست نەخگیاهیمانەست پەشمان هەست مێرینوسمانەست ئەم کارە مێرینوسە دروستە پس ئێژن بۆ کارگەلێ ئاوا لەم بەنە ئیسفادەکەی باشترە تابلۆ فەرشیش بۆ تابلۆ فەرشیش کە نەخ مێرینوس ئیسفاداکەن دروستە. جا بۆش کارگەلێ هەورێشم تێرین ئیسفادەیەکێ هەورێشم بە هەر بۆ ناو ئەم کارە لە ئیسفاداوێت بۆ مەسەڵەن تابلۆ فەرش هەرتەن گەرەکە توێ یەکسەر هەورێشمی ئیسفادەیەکەی هەر بۆ ناو تابلۆ فەرشەکانش ئیسفاداوێ هەورێشم. کارێک ئاوا ئەگەگەکمان بێت تەمیسیکەین ئەشۆرگێت ئەمە نا ئەمەشی موازبەتی لێوکێ کە تۆز نەیگرێت مثانتان جار بکە جاڕوویکی لێ بگریت کە تۆزەکانی یا کڕۆکەکانی هەڵبگرێت. دروستە فەرمونون. جا عالم سایزە فقط دروستە یا گەورەتر و تەرحگەتریژێ کۆلەن ئەنوا سایزەکانمانەز کوزە مثلا 70 سانتی بەرەوبان ئەمە کۆلەن ئەمە 30 سانت و کوزەکەی 30 سانتی ئەمە چەندێک کاری برد ئەمە مثلا ئیسراحەت خۆم کردم 2 مانگ تەواو کرد. دروستە. جا لە شکڵگەلێ متفاوتی شەوانیە یانێ هەر ئەم مدل کۆزەمانە نییە نا ئیزە مثلا من دیوێتم کە دروست کریایەوە خۆم دروستکەم هەر کۆزەس هەرم شکڵە هەر کۆزەی گوڵدا. هونەری لە بەشی فەرش پێگەیەکی جیاوازی هەیە و بۆتە هۆکارێک کە فەرشی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لە جیهاندا ناسناوێکی تایبەتی هەبێت بە شێوازێک کاتێک مرۆڤ سێری ئەو فەرشانە دەکات نەخشی ناوفەرشەکان لەگەڵ ڕوحیرێک دەگرێت و تێکەڵی ناوخوێنی دەبێت. ئەگەر سێری دەستی ئەو کەسانەش بکەین کە بوونەتە هۆی ناوبانگی فەرشی ئێرانی دەبینین کە دەستیان چۆن زبر و بریندار بووە و لەوانەیە ئەو کەسانەی کە تەنها فەرشەکان دەبینن سەرنجیان تەنها بۆ لای جوانی فەرشەکان بچێت و ئاگاداری پشتی پەردەی ئەو کارە و ژیانی ئەو ژنانەی کە فەرش دەچنن نەبنەوە. ئەگەر سەیری ژیانی ژنانی فەرشتنی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بکەین زۆربەیان ژیانیان وەکو یەکە و تەنانەت شێوازی جەستەشیان وەکو یەکی لێدێت. دانیشتنی زۆر لە پشتداری فەرشتنین دەبێتە هۆکاری لاواز و کوڕبوونەوەی ئەو ژنانە. ژنانی پشتیداری فەرشتنین فێربوون ئەو نەخشەی لە پێشچاویان لە سەرداری فەرشەکان هەڵواسراوە بە شێوازێکی جوان بیچن و یاری بە بەنە ڕەنگاو ڕەنگەکان بکەن. بەخێر بێن خاتون. سلام ئەرز دەکەم لە خەمەت خۆتان و هاوکارەکانتانە. سلامەت. من حەمیدەیەم جەدی 20 ساڵەکارم قاڵی بافیە. بەخێر بێن خاتون. جا چۆن بۆ قاڵی بافی دەست پێ کرد؟ ئیتر لە ناو ماڵە لە دێهاتا بووین
دەرسمان ناخۆن ئیتر لەلای دەست خۆیشک و دایک شتا کەم فێربووین و ئیتر ئەدامەماندا. خات و حەمیدە هەروواکە ئەزانن تۆنکردن لە زەتێ خاصی هەست ئێژن کەسانێک کە تۆنەکەن بە وتەی خۆیان وەختێک فێربی کە تۆنکەیتر ناتانی تەرکیبی لێ دوورۆکە پیتە واسە واقعاً قسەکەیان فرە دروستە چون بنیام وەختێکە ئەو شتە ها لە ناو زێنیا و علاقە هەسی بەو کارە ناتانی هیچ وەخت تەرکیبات. جا ئێمە لە هەرچی ماڵمانە لە کوردەواریە قاڵی پەیاوێ دار قاڵی هەست یعنی هەتاگەرەوە خانوادەی تر دایکەکە بەرۆ بەساڵاتچوویە بڕێ دار قاڵێکی لە ژێرزەمینیە هەر هەست کەیتر بیژینی سەیتر پیر بوو بەوە تۆ نیشناکە ئەمێنێتەوە دار قاڵیەکەی مناڵەکانیش لە پاڵ دەست دایکەکان یا قۆم و کەسیانۆک خاڵۆژن مامۆژن میمک فێر قاڵیکردن بووگن. بە تایبەت بەوەی کە فێرەوەن یانێ لە ڕوویەوەی کە فێرەوەی تۆچە ئەوە قاڵی کریاگە لە ماڵیانە ئەنوا ئەوە قسام قاڵیگەل و نەخشەکانیش ئەناسن وانە واسە دروستە بە خاطر ئەوە کە ئەو کارگە هەڵەگرن ئەو خاترێکە بۆیان ئەو خاترە هەمیشە لە ناو زەنیانە ڕۆشنە علاقێکە بۆ فەرژە هەسیان ناتان هیچ وەخت ئەو خاترە لاوە. ئیسەگەرێکمە بێژم لە ڕوویەوەی کە هەمیشە لە ماڵیانە دار قاڵی بووگا تواو نەخشەکانیش ئەناسن وانە چه نەخشەگەلێکمان هەست لە منتەقەی کوردەواریە ماسی دەرهەممانەس کڵاو فەرهەنگمانە نەخشە کورسان کارەکەی نەخشە بیجار فرەتری سەن تابلۆ فەرش فرەتر کارەکە سەڵەن شکڵیە لێ باخچە مەسەڵان دار گۆڵ ئەوانە فرەتریسە تابلۆ فەرشەکان هەست. جا ماسی دەرهەم بۆ چێژن پێ ماسی دەرهەم بۆ ئەوە دانێ حەوزە و چەندانە ماهی ها بە دۆریە ئەتر ناویان ناماسی دەرهەم. لە سنەی خۆمانە چ نەخشەیەک فرەتر کارە کرد فرەتر ماسی دەرهەم و کڵاو فەرهەنگ. جا کڵاو فەرهەنگ ئێژن بە بۆنەیەوە سەی نەخشەی کڵاو یا تاجێ تاوشای ئینگلیس بووگە لە ڕوویەوە کاوریاگەسە سنەوە دروستیان کردگە کریانە کڵاو فەرهەنگ وەلێ بیجار نەخشە بیجارمان فرە مەعروفترە بۆ چا نەخشە بیجار بۆ نەخشەکەی وازیحترە وەک مەسەڵەن نەخشە کورسان و کڵاو فەرهەنگ و ماسی دەرهەم نشێوی یاسە ناویەکە ئەو نەخشە بیجارە وازیحترە جوانترە قاڵیەکەیاتە نیشانە. بافەندەکانمان لە ئێرانە تایبەتی گوشتی کووردە هین منتەقەی کوردەواریە وەلێ قاڵیەکانمان بە ناو تۆڕێز و شارگەلتر یا قۆم ئەفرۆشکێت یانێ بەناو ئەوان تواوێ وەلێ ئێمە نەخشەی قۆمیش لە کوردەواری خۆمانە هەر دروستە کرد چون لەو زەمان زووە مەسەڵەن هینەکان خۆمان نەیانزانی ئەو نەخشەگەلە دروستکەن لەو شوێنگەلە و دروستکریا هاوریا متەسفانە لە کوردەواریە دروستکریا وەلێ بۆ شوێنە لە تواو بووە بەڵێ ئەوان نەیانزانی گەر لێرە بافەندەکان کوردن وەلێ بەناو ئەوان وایتە تواوێ یانێ سود و خەیرەکەیشی خەزانجەکەی ئەوان ئەیوەن هەرواسە لە حاڵێکە بافەندەکانمان کوردن معموڵەن ئەگەر بینەوە سەر تۆنکردن و نەخ و بەنێ تۆن چه بەنگەلێکمانەست بۆ قاڵی بەنگەلیسە بن کوردیمان هەست هەورێشممان هەست ماشینیمانەست بن کوردی تایبەتی چەستێک بەنگەلترە بن کوردی هەر بە پەشم حیوان بەدەست هەر دروسەوێ کلەن هین ئەوەسە بەتەشی دروسیەکان دوایە بە چتگەلێ کوردی مەسەڵەوە گوێز و پیاز و بەوانە ڕەنگەوێ ئیتر کلەن گشتی بن بەدەست دروسەوێت چێ ماشینی تیانە حتا مەسەڵەن پۆکەی فرێدەکەیشی ئەینەوە پۆکەیشی گشتی کوردیە گشتی بەدەست خۆی دروسەوێت دێوەختەیە و قاڵیە پشۆرگی دوایی ڕنگ ناتەوە ئیتر ئەو قاڵیەشێ نەشۆرگی مەسەڵەن شامپۆ فەرشی شتێکی کێشی چون ئەگەر پشۆری ئەو ڕەنگە لا لە یەک چون گشتی بە شتێک لە سونەتی دروست بنمانست کە ڕنگ ناتەوە لە قاڵی کوردی پێ دروستکەین همچین شتێ مەگەر فقط یەک نەخشە دروست بێت مەسەڵەن یەک ڕەنگ دروست بێت آخر ئەڕی بۆ قاڵی فرۆشی کێژی من قاڵی کوردیم گەرەکە بیشۆرم ڕنگاتەوە ئێژێ ناڕنگ ناتەوە وەلێگەر ئێمە بین قاڵی کوردی تازە تردانێ قەیمیە بنینە پاڵەسێک هەر ڕەنگەکانی جیاوازە بەیەکۆ ئەو کوردیە مەسەڵەن پای خواردیە کاری کردیە حتا کاریش کات ئەو ڕۆچتە دەست بافە زەریفترەوێت شەفافترەوێت جایژن قاڵی کوردیار چێ پاپخوا خاسترە زەریفترەوێت جریانی چەسە جریانی ئەوەسە مەسەڵەن ئەو بە کارماشین و پەرداخت و ئەوانە نییە هەتا مەسەڵەن پاپخوا و دابەخری وەک پەرداختی پێدێ زەریفترێ و نەخشەیە جوانتر نیشانەکە یانێ چۆن پەرداخت ناوێت ئێژن پاپخوا خاسترە ئەو کوشتەیە ئەچێت وانە ئیزافۆشتەکەی ئەچێ یەک میزانەوێ نەخشەکەی جوانتر نیشانەکات جا گرانتریشێت بازم ئەرزش خۆی هەر حفزەکە قاڵی کوردی ئەخر محکەمترە نەخشەی مەسەڵەن نەخەکەی مقامەتترە وەکەو قاڵی ماشینیە نییە مەسەڵەن شتێ داخەنی دەبان قاڵی بشۆرەوە تا ئاخرە سووتێ ولی ئەو قاڵیە کوردیە هەزار دانە چ داخ بنەبانی ئۆسڵەن تەکان ناخوات
چەس بنەکەی مقامەتی فرەترە. بۆ چێژن قاڵی کوردی بخەنە بەرخۆر ئێنە بەرخۆر ئیساگە لە سیر و سەڕەت بی قاڵی کوردیەکانیان داخستکە لە بەرخۆرە گشتی خۆرەخوا بۆ سەبا قەیمیتر بێتە چاو سەڵان ئیترێژن باکەیتە کاڵە و بێتەوە مەسەڵەن بژنەمە قەدیمیترە بە خاطرەوە سەدایە خەنانی هەتاکەیتە خۆرەکە بالێ ئەو شەفاف و زەرفەتیشیە نامێنێت. ولا قەیمیتر تێتە چاو ئەرزشی فرەترەوێت قەدیمیتر بێتەوە ئەرشی فرەتر بێ مەسەڵەن بژن استفادەی فرەتری لێکریا. دروستە فەرمونون. خاتۆ هەمیدا ئایسا زیاتر لە چ بەنێ استفادەکەن بۆ تۆنکردن؟ وڵایسە فرەتر لە هۆرشم استفادەکەن. ئەگەر کاریگەری تریشی تێخان لە کوردی استفادەکەن تا هۆرشمەکە. ماشینی ئەسڵ استفادە ناکەن چون کوردیەکە بە ئەنازەی هۆرشمەکە مقامەتی هەست. ولی ماشینەکە جواب ناتۆتە هۆرشمەکە. دروستە. پس زیاتر هۆرشم استفادەکەن. زیاتری ئێستا هۆرشم استفادەکەن. بۆچە؟ بە خاطرەوە فەرشەکانیان مقامترە. جوانتر دەردێ شەفافتر نیشان هەم زەریفتر و بەرچاویترە هەمەوەی کە لوکسرا و ئەم محکەمترەوە هەم محکەمترە هەم فەرشەکە 1 سانتیش دەرتی 1 میزان و هۆرشمە. دروستە. بە تایبەت بۆ خاڵیگەلێکە ئەینێرن بۆ خارجوانی ئەرێ دروستە ئیسە فرەترم فەرشگەلەکە جوقەیشتە دروستەکەن بۆ خارج ئەنێرن. ئیتر یەکسەر هۆرشمە هەم تانەکەی هەم پۆکەی هەم بنەکەی چەندانەی کوردیشی تێخەن لە بین هۆرشمەکانە. دروستە فەرمونون یانێ لە بین ئەو هۆرشمە سرێکیش بن کوردی تێکەڵەکەن بۆ ئاوێتەیەکەن کە کاتی ئەەکەن چون کوردیەکەش مقامی هەستە هۆرشمەکە بەیەکەوە ئەخوێنێت. دروستە. جا لە کوردەواری خۆمانە ئایسێژن زیاتر چۆنەوەسە خانمەکان تابلۆ فەرش دروستەکەن. تابلۆ فەرش دروستەکەن هەم زووتر ئاتە دەسا هەمەوەی کە بازاڕی خاسترەوە نییە. بۆ چەنە تابلۆ فەرش مەسەڵەن ئایسە چەندانە تاجرمانست لە کورسانە ئەیتێرە لە ناو شارە پەشیەکاتەوە. بە چەندانە دوکانیان مەسەڵەن کەسکە لێدا ئەنێ ئەیا بە خانمەکان لە ماڵەوە. تابلۆ فەرشەکە هەم جێگەی کەمترە گرێ هەم زووتر تواو ئەوێ لە چەند نیشانەیە هەست مەسەڵەن گەورەی هەست بوچکی هەست هەر نیشانی خۆت هەستکەی توانت بێ لە بانی و ئەیتیری دروستیەکەی. وەک مەسەڵەن قەدیم تۆنەکان گەورە بوون. یەک پەردەیە بوون یا ژێرجانمازی بوو یا 2 لە 3 بوو یا 3 لە 4 بوو وەلی ئیسەکە نەکریانەسە ئەم تابلۆ فەرشە گەورە و بوچکی هەست. مثلا حتا مناڵێ مثلا 10 ساڵانە ئێستا علاقە پێیاگا بە فەرشتانە دانێت تابلۆ بێرێ بۆ خۆی دروستیکە لە ماڵ. لە ڕووی نەخشەکەی جا نەخشەکان سریکی ڕاضیە پێژن سریکیشیان نەخشەکە قەدیمیە فەرقیان چه زەمانە؟ ئیسا ڕاضیەکان چکە ئەمانە واکەی دێن مناڵگە لە ئیستا لە ئەم جوانە لە چون سەوادیان هەست ئەم ڕاضیە پیان خۆشە چون گشتی مثلا ژمارە گوزاری کریە وەلە کەسانێک کە زووتر کاریانەکرد حەزەکەن بۆ نەخشە قەدیمیە. چون هەر بەڕووی چاوە بەڕووی چاو مەسەڵەن تماشایەکەن کە ئەو گوڵە چۆن دروست کریا ئەنازێ ئەوە دایانن نەخشەکە وەلی ڕاضی مەسەڵەن شمارشە بە تعداد شمارشە مەسەڵەن هەلیم چەندێ چ ڕەنگێک بێ چ نەخشەی بێ چ نیشانێک بێ بە ڕووی ئەوە دایانن. بەخێر بکاتون. ممنونم. سلام بەرزە خەمەخەمەتان من سەنا ئەمجدیم 22 ساڵمە و کارێ تابلۆ فەرشەکەم. ماندوونە بیخات و سەنا چۆن بۆ حەزۆ کرد کە تابلۆ فەرش کارکەیت؟ وەڵاوی کە دایکی خۆم قبلەن کاری فەرشی ئەکرد و منیش هەر لەسەر علاقەی ئەوانە ئێدامەمدا و من کارێ تابلۆ فەرشەکەم. جا ئەو ڕەنگ و لە ئابەکە ئەیوێنی ئەو ڕەنگە متەفاوت گەلەکە لە ناو نەخەکانەی وێنی چەنێ لە سەرتۆ کاریگەری بوو کە حەسکێ بە قاڵی کرد؟ وەڵا ئەوەی کە تەنەوەی ڕەنگەکانی تەرکیبە ڕەنگەکان لە کناریەکە فرە بووم جەزە بە علاقەم پیاگرت بیشتر پێوەی کە زەریفە واقعان هەر ڕەنگێک لە جێگەی خۆیە واقعان نەمادی کەس بۆ من. بۆچە تابلۆ فەرش و هەڵبژار؟
خۆ تابلۆ فەرش بە دوو جەهات یەکەوەی کە کاری کەمترە لە پای فەرش بعدەوەی کە وەقان ئالەم جامعە ئەکسەرێ خانە مثڵەن ماڵەکان لازمیانە بۆ مثڵەن قسمەتی پەزیرایی ماڵیان و بۆ نەمای ماڵەکەیان کاری ڕاحەتە فرۆشی خاسترە و یانێ ئامە پەسەندترە توانایی خەڵک فرەترە لەوەی کە بیسێنن ئەکسەر ماڵەکانیش حسیان ڕازنێتەوە ماڵەکان ڕازنێتەوە ولی ئەگەر تاشاکەی لە هەرچی بنە ماڵە خاتونێکمان نست کە خەریک تۆنکردنە ئیسە تابلۆ فەرش بێ سوجا بێت گڵین بێ قاڵی بێ هەریان پشتی پەردە ئەمانە بۆچە لە کوردەواریە ئاواسە خاتونەکانمان فرە حەزی پێکەن فرە بافەندەگەل ماهرێکیشن بەڵێ خۆ بەوەی کە سنە خۆی نەمادی هۆنەرە و کارگەر دەستیە بعد ئەکسەر خانمەکانیش هەر لە زووە و مەشغوڵ بەم کارە بووگن یانێ هەر لە قەرنگەرە پیشەوە ئەکسەر خانمەکان مەشغوڵی تۆنکردن بووبن بعد بەنەزەر من ئەمە باعث بێت کە هەم بە نەفع خۆیان بێ و هەم بۆ خەرید و فرۆشێ مثڵەن لە بواری ماڵیش و کۆمەکێکە کۆمەک خەرجیانە ئێوەیژن حەقدەسەکانیان کەمە ولی بازم خاتونەکانمان حەزی پێکەن مەگەر ئێمە کار ناکەین کە پوڵێک بێتە گیپانمان ئمرار مەعاشکەین ولی باوجودەوەی کە ئەو پوڵە کەمە لە پایە و زەحمەتە بازم حەزی پێکەن خاتونەکان خۆ بێتیرە ماگرێتە سەر مەسئلەی ئەلاقە منێ نۆعی خۆم وەختێ دانیشم تابلۆ فەرشێک ئەنجامام کلی حس و فکر و دڵی خۆم ئەمەبانەوە کارۆ چۆن تێکیا ارتباط بەرقەرارەکەم ئیتر مەسئلەی ماڵیەکەی اونە بۆ مهم نامێنێ چۆن بە تەواو وجودە و تابلۆ فەرشێک ڕۆحیش و ئارامەکە بەڵێنێ وەسەکە تۆ لە پاڵەوەی کە دەرامەدەکەی کەمە هەر حەزی پێەکەی بۆ وێڵی ناکەی جایژن هەر قاتونێت تۆنەکە حەزی پێکایتر لێ ناکەنگێتەوە تا چەند ساڵ هەر بازم ئیساگەر لە کارگا بێ ئەچێت ئەگەر لە گۆشەی ماڵەکەی بێدار قاڵیە بێ دقیقاً هەمیشە حەزەکە ئیدامەی باسم بۆ گەستە شتێک ڕوزمەڕێگی بووت ئالەم ڕۆژگاری ئیمڕۆژیە چا کەنیشکەکانمان هەر حەزی پێەکەن فرەکەم بە بۆنەیەوە نییە کە ئاشنایان کەمە شاید ئاشنایان کەم بێ شایەتەوەی کەم مەسئلەیەوە دەغدەغەگەریان شتگەرتر بێت ولی خۆب فرەکەم واقعا خاهانی بووگەمە چەندین دۆڕێ قاڵی بافی مەسەڵەن خۆم چووگەم واقعا فرەکەم دیگمە کە شێرکات کنندێک لە 30 ساڵ منابێت یانێ کەم و کەمترەوە ئەتکردی کارێکردێکە خاتونەکانمان هاوسن و ساڵەکانی خۆمان زیاتر بازم ڕووبێنەوە بەرەو تۆنکردن ئیسە تابلۆ فەرش بێ سوجا بێت هەر شتێ خۆب ئەگەر تەبلیغێک بکرگێک مەسەڵەن لە پایە زەحمەتێکە خانێکێکیشێ بۆ قاڵیک بۆ فەرشێ بۆ هەر شتێک واقعاً دەستمۆزێکیش لە حوسەت حێ زەحمەتەکەیا بێ چراکە نافرە کەسکە شاید خاهانی بێ یانێژن لە بوارێ ماڵی و ئەتوانێت کاریگەری بێ بەسەرەوەی کە خاتونە حەسکا بێ ئەسڵ کۆمەلگای ئەمڕۆی ئێمە نیازی هەست بە ئەوەی کە خاتونەکان زیاتر بەرەو تۆنکردن بێن یا واقعاً لازمە کە هەر کەسێک لە ماڵە ئێمە بەرەو سەنعەتی بوو نەچین دقیقاً لازمە کە لە کنارە سەنعەتی بوون و واقعاً بنیام گۆشێک لە زندگی بە هۆنەر دەستاسبات یعنی ئەگەر وەکو هۆنەرێت تاشەیە قاڵیکردن کەین واقعاً هۆنەرێکە هۆنەرێک کە تۆ کامڵەن لە بەرابەر یا ئارامشت هەست تایمێک بۆ تۆنکردن دانیت کە ئیتر مەجبوریت بە سریک مەسەڵەن مەشغلە فکریت ئیتر نامێنێت هەوەستا لەبان لە بوارێ دەغدەغەگەل ذهنی و دەرونی ئەو کەمەکاتەوە لێ ئەگەر وەکو شغڵی تۆشایکێن خاتونێک ئەتوانێت بڕێ لە دەرەوە کارکاوە دەرامەدی لەوە فرەتری بێت خۆل تێت بێتەوە لە ماڵ قاڵی بکات ئایا باز مەتوانێت و احتیاجاتە ڕەفکە لە بوارە دەرونی و کاتوانێت خۆ بۆچم کە ئەگەر لە کنارت دەستمۆز لە کناری زەحمەتێکەوە کایەکێشین دەستمۆزێکیشی بێت ئیتر لازم ناوێت بنیام دوو کار ئەنجام بێت بعدەوەی کە بخاترەوەتم هۆنەریە ئەوەسە کە تۆ دوای تۆنکردنەکە واقعاً ئەوێنی کە مثڵەن ئەسڵەن هۆنەرێکت خۆت خەلق کردە نەتیجەی کارەکەت هەشتەوا خوڵقانکتە ئێمە و عەرزەیەکەی بە بازاڕوانە بۆچە نەتیجە و ماحەسڵ کارێ بافەندەکان ئێمە لە شارگەلترەوە هەستوە بەناوەی ئەوانەوە هەست بەداخەوە ئەتر متاسفانە ئەمە هەر لە زوو لەوا بووگا کە لێرە کار ئەکرێت تواو ئەکرێ و لە جگەگەرە ترا بە فرۆش ئەچێ زەحمەتەکەی لێرە ئەنجام ئەبێت ئایا ئێمە سەرمایە گوزارمان لازمە کەسێ بێ کە سەرمایە گوزاری کات کە بافەندەکان بۆ خۆمان کارکەن بەناو خۆمان بێت چون ئێمە تاجری کوردمان نییە لە فەرش بافینە متاسفانە واسە نێسمان و
فرخاسێ بێگەر کەسێک سەرمایە گۆزار بێت لەسەر ئەم کارە و واقعان بە نەزەر من جوواکووە. بافەندەکان هانەیێرا وەلێ بەداخەوە بەناوەوەی شارگەل ترۆتووە ئەوێت کارێک لە دەست خاتونەکان بەرچێ کە بەرگیری ئەم اتفاق بکەن. وەڵام و تاسفانە لە نظرێکە ئایسە جامعە هەستی خانمەکان نیە لە تەوانیانەکە خۆیان لەبان کارێک گەورە و سەرمایە گۆزاری بکەن مەگەرەوەی کە مەسەڵەن ئەستێسنا بێت. کارێکیش نایت مەگەر ئەوەی کە مەسەڵەن هەرچیشتر لە خۆدی ئەو مثال خانمێک خۆی دانیشێ تۆنێک بنێتەوە وەگەرنا لە هەر سوورەتا ناتوانن هیچ کارێک بکەن. یانە من شتێک تریش کە متەوەجە بووم ئەمەسەکە نرخیان یەکێ نییە بافەندەکان یانێ مەگەر ئێوە سندیکاتان نییە؟ نا سندیکایك نییە کە نرخێک با بە گشتان تووە و کارگاکان چون تعدادی کارگاکان فرەفرست گشتیان بە یەک نرخە و کارکەن ئەمە بێتە پاڵپشتی بۆ یان کە لە بواری دەرامەدیە و ئەزیێتریشی نەون. ناوانیە وەقان ئەسان هەست ئەمدەن گەگەر کەسێ بچێ بپرسێ دوکان بە دوکانی کەسکەرەوە تابلۆ فەرش دانن بۆ کەسێک کار بکە قیمەت هەر دوکانی بازی واقعان فرە مەسان بان و خواری هەست کە مەسان تابلۆ فەرشی بوچێک یهۆ مەسان شتێک بانێ یۆ تابلۆ فەرشی گۆرە قیمەتی خواردرا و ئەمە واقعان تاسۆفیز کە قیمەتەکان ئاوا اختلافی هەست. قیمەتەکان اختلافی هەست کارەکانیش بازم لە پایە سەخت و ئاسان دقیقاً خۆ من خۆم دیگمە واقعان تابلۆ فەرشکەری گەورە هەزینە کەمی بۆ دانن کارە دەستمۆز کەم ئات ولی دیگمان لە مەسەن جێگەگەرتر مەسەن تابلۆەکە بوچکە ولی هەزینەی بانەواقعان ئەمە تاسۆفەکە ناتوانن تعادڵە بین قیمەتەکان دانن. قیمەت و نرخە لە ڕووی سایزە تابلۆ فەرشکەس یا لە ڕوویەکە چەند دەست بێت چەند دەست بێت مهمە خۆ بەلاخەرە هەرچی گەورەتر بێت دەستی فرەترە. نەخشەکە چە کارگەری کێس لەسەر نرخی ئەو کارە نەخشەکە دقیقاً هەرچی پیچی دێتر بێ شلوختر بێ پڕکارتر بێ هەزینەی بانترە. فەڕشچنین یەکێکە لەو کارانەی بیمەیان بۆ خانەنشینی نییە و یاسایەکیش نێپاڵ پشتیان بکات مافیان نەخرێتە ژێر پێ. لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا ژنان زیاتر لە 12 کاتژمێر لە پشتیداری فەڕشدا دەنیشن و بە نەڕەنگەکانیان پێکەوە گرێ دەدەن بە بڕەپارەیەکی زۆر کەم. ئەوەش یەکەم هەنگاوە بۆ ژێرپێخستنی مافی ژنان و سەرپەرشتیارە پیاوەکانیش زۆربەی کاتەکان چاودێری وردیان دەکەن لەبەر ئەوەی بزانن چۆن فەڕش دەچنن کە ئەگەر ژنێک هەڵەی کردبێت بۆی ڕاست بکەنەوە و ئەگەر ژنێک بە جوانی ئیش نەکات ئەوە ئەرکەکەی پێ بڵێنەوە. لەناو گوندەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ژنا زۆرتر لەناو ماڵەکانیان ئیشی فەڕشچنین دەکەن بەڵام لە شارەکان لەناو کارگەکاندا فەڕش دەچنن. زۆربەیان لەلایەن پیاوانەوە سەرپەرشتی دەکرێن. ژنان لەبەر ئەوەی باری ئابووریان باش نییە توانای دانانی کارگی فەرشیان نییە و تەنها وەکو کرێکار ئیش دەکەن. ئەو ژنانەی پێویستە بژێوی ژیانیان دابین بکەن بەهۆی ئەوەی لە هاوسەرەکانیان جابوونەتەوە یاخود هاوسەرەکانیان مردووە یان بە هەر هۆکارێکی تر بێت لە ناو کارگەی فەڕشچنین ئیشی کرێکاری دەکەن. دانیشتنی زۆر لە پشداری فەڕشچنین ژنان و منداڵان تووشی نەخۆشی زۆر دەکات. یەکێک لەو نەخۆشیانە ڕۆماتیزمی ئێسکا کێشە لە مۆرەی پشت و دەست و مل دروست دەبێت و ئەو ژوورەی ئیشی تێدا دەکەن بەهۆی شێداربوون نەبوونی سیستەمی پاکەرەوەی هەوا و نەبوونی سیستەمی گەرما سیستەمی هەناسەدانیان تێک دەچێت. بەپێی یاسای مافی مرۆڤ کارکردن بۆ منداڵان قەدەغەیە بەڵام کەم هۆڵی فەڕشچنین هەیە کە منداڵی تێدا نەبێت. ئامانجی سەرێکی ئەو کارگانە ئەوەیە کە فەڕش لە کەمترین کاتدا بچنرێت بەڵام بۆیان گرنگ نییە ئەو کەسانی کە فەرشەکان دەچنن چیان بەسەر دێت و چ کەسانێک لە پشتی داری فەڕش دانیشتون کچێکی بچووک ژنێکی نەخۆش یاخود ژنێکی بەتەمەن. ئامانجی سەرێکی چنینی فەرشەکەیە کە بە جوانترین شێواز بچنرێت و بە پارەیەکی زۆر بفرۆشێت و دەرەوەی ئەو گیانی مرۆڤەکان گرنگ نییە. ئەگە بینەوە سەربەنەکان وتان بەنەکان سریکی لە ڕنگ پیاز وەمانە سفاداکەن بۆ ڕنگ بەنەکان چ گوڵگەلێکمانەست بۆی کە قاڵیەکان بەنەکانمان پێ ڕەنگکەین مثلا گوڵگەلێک قبلن مثلا لە گوڵ بژم چ گوڵگێ لە گوڵ حاجیانەیان پێوێت کەم کۆڵگێزیە تۆکەڵ پیاز
مثلا گیاگە لێتر بوون کە من نازانم مثلا ڕەنگی ساڵز بوون بۆ ڕەنگە لە ساڵز ئستفادەیانە کرد من چون کار ڕەنگ کاریم نەکردیە نازانم دقیقاً ڕەنگەکان ناوی بووە. ئەگەر ئێوە تۆنکردنمان بۆ بێژن یانێ لە سفر و گەرەکە و بێدار قاڵی هەڵقیت و قاڵی بکەیت بۆمان بێژن چۆنەیژی بۆمان لە ئەوڵۆ کاگاکەی تێرن دایەنن دانێ ئوستاد خۆی تێرن مثلا تانەکەی تێرن ئیتر فرێت بە یا هەورێشم بێت یا بن کوردی بێ قبلن مثلا هەر بە بن کوردیش و کاریان ناکرد وەلی ئیسە فرێتر بووە سەفرێت و هەورێشم ئیتر دانێ ئوستاد خۆی تێرن کە ئەم تۆنە بنێتەوە وەختی ئەینێتە ئیتر وەک مەسەڵەن بەنای چۆنێژن شناجەکەی بوەسێت ئەوە وەسە شناج بووی ئەو فەرشە لە ئەوڵەوە چۆن بینیتەوە چۆن دروستیکەی وەکۆ جۆرەستە ئیتر ئەینێتەوە دوای ئەوە مەسەڵەن گوردی بووە ئەچنێت و جا بەڕۆپۆیکی یا جایتر قاڵی بەفەکە گورد مەسەڵەن نیشانەکە لە بانیەوە دروستیەکە ئەو هەلیمە جیاکاتەوە لە یەک مەسەڵەن هەلیمەکە وەختی ئەی پێچی دوو تاڵە تاڵێکی خاتە پشتەوە تاڵێکی خاتە بەرەو بە خاطرەوە لە وەختێکا وەختی پۆی ئەگەی کە معلوم کات ئەو فەرشە قاتی نەوێتە یەکە دروستە کوردەکەی درستە بعد بەرەو دوایەوە دوای ئەوە مەسەڵەن تێڵێکی بەڕۆپۆ یان هەر بە نەخەکەی خۆی کە هەورێشم بێ یان هەرچی بێت بۆ نەخەکەی خۆی وەقەی دووسان سێسان بەڕۆپۆ یا جا لەبانەوە ئیتر هەلیم چنەویت سەڵەن دەستێ هەلیم چن پڕەکەیتەوە تا ئاخر دوای ئەوەشی پۆیکی بێت ئیتر یەک پۆی یا دوو پۆیە فەرق ناکات. دروستە خات و حەمیدە خاتونەکان ئێمە زەحمەتی تۆنکردنیان هەست یانێ بافەندن بە ئەنازێ و زەحمەتە حەق و زەحمەیان هەست دەسمۆزیان هەست نەمتاسفانە نەمتاسفانە مەسەڵەن ئەو شتە کە بافەندە زەحمەتە کێشێ بە ئەنازەوە هیچ وەخت دەسمۆزی نییە. ئەو گشتە کە زەحمەتە کێشەوە خاتونە یا ئەو گشتە خاتونمان هەست کە ئێمە بافەندن لە ناو شار خۆمان ئەسڵ لە تواو کوردەواریە کارێکیان نەکردگە کە حەداقەل باوجودەوەی کە لە شارگەلترەوە بازم سفارشەگرن تێنێرا تابلۆ فەرش و فەرشەکانیان دروستەکەن بۆیان کارێکیان نەکردگە کە بە یەکەوە بە پاڵپشتی یەکە دەسمۆزیان بڕێتە سەرەوە متاسفانە دەسمۆزێنان حەداقەل ئەو خاڵی بافە مەسەڵەن خۆشحاڵ بێت کە ئەم کاریە ئەوە شتێکی دێ فرێتر مەسەڵەن حەق ئەو هین قاڵی بافەکەس تاجرەکان متاسفانە ئەیون دێمە هەڵەگەڕتەوە بەچە ئەوە کە نزارەت ناکریە متاسفانە لە وڵات خۆمانە لە ناو کوردەواریە هیچ نزارەتێن یانێ تعریفەی خاصێکتان نییە نرخێکتان نییە کە بێژن تابلۆ فەرشێ ئابەم بنەوە بەم سایزۆ بەم ئەبعادا چەندێک دروست بێت شتێوەها بە دەستمانەوە نییە مەسەڵەن دانێ بافەندە مەگەر سندیکاتان نییە قاڵی بافەکان بۆ چەنە هەست وەلێکانە هیچ وەخت مەسەڵەن ئەوان نایەنەوە هینە بن بەدەست ئێمە و بێژن مەسەڵەن ئەم کارێەوە ئەوە ئەرزشی هەست ئایسە چەندانە کارگای قاڵی بافیمانست لە شار سنە فرەمانەس ئایسە چون ئەم تابلۆ فەرشیشیانە هاوردیە کارگای فرە هەست لە شار سنە قبلا چەندانێ بووە لە ئیسە فرە بووەسە کارگاکە مەسەڵەن ناو هەر محلەیەک ئادانێ بێت لە هەر کارگایکیشە بژین 7 نەفەر خاتون کارکات دەی چۆن تایسە کاری نەکریاگە کە ئەمان نرخێک سابتیان بێ بۆ کارکردن کە حەقی ئەو بافەندێشە زایە نەمتاسفانایسە چۆ کارگاکان مەسەڵەن قیمەتەکانیان مختلفە یەک نییە سەڵەن هەسی ئیزافەتر دەزموزا هەسی کەمتر ئەیات دێ متاسفانە ئەو زەحمەتیشە قاڵیبا هیچ فەرقێکی نییە هەر ئەو زەحمەت خۆیان کێشێ و تلاش خۆیان ئاکات هەرواسە ئەو قاڵی بافەتێک لێنە ڕۆژێ چەند ساعت فەرشەکات قاڵیەکات وەلێ ئەو حەق و زەحمە کە حەقیە نادرگێ پێ حتا بێتامتر لە ئەمە وەسە کە ئەڕیتە نمایشگایك ئەوێنی قاڵی کوردیە بافەندەکەی کووردا بعد ئارمێک ها بەقەوی و لۆگۆی کەس کە قاڵی فەرشێت هەبریزە یا فەرشە متاسفانە هەر ئیسا ئەغڵب لە تاجرەکان مەسەڵەن تێرن ناوخۆیان لە پایین نینەکەەوە ئەو نەخشەوە ئەی تێرندای ئەنن مەسەڵەژن ئەم ناویە لێ تێخن لە پایین فەرشەکە بە ناو خۆیانە تواویەکەن سەنعەتەکە بەناو ئەوان تواوێ لە حاڵەیە کە کەسێتر زەحمەتی کێشە لە سنە کێشیا وەلێکانی متاسفانە مارکەکەی بەناو ئەوانە تواوێت بەداخەوە ئەمە چیت خاصێک نییە بە نەزەر ئێوە خاتونەکان کارێک لە دەستیان بەرتێکە تا حدێک تا ڕادێک بتوانن لە حەداقل باسی ئابوووریەکەی و یانێ پوڵی کە دەری تێرن لە حەق خۆیان دفاعکەن پولیان بڕێتە بانتر حەق و زەحمەیان فرۆ بێتەوە ناتوانن چون ئایسە مەسەڵەن دانێ وەک من خانەدارم مەسەڵەن دەروسین هیچ شوێنێکم نییە ئەوانیش ئەو فەرشتێن مەسەڵەن بێم کاری ئاواکەم ئەژم سۆزی شاید مشکڵێکم بۆ پێش بێ یاکەیت ێنە تامچم لێ ناکارکەم و تەسبانە ئایسە چۆن مردمیش وازی فرە خاص نییە هیچ کە ناتانێ ئەو کارەکات یانە پاڵپشتی یەکێ ناتانن کەن
چون مثلا ئێستا هەر یەکێ مثلا بە ئەنوان ئاشنایە ڕۆشنایی کەسێ قەومێکی ئێژە من کەو کارە ناکەم سۆزی مشکل بۆ ئەو تاجرە پێش بێت. کاری بە تاجرۆ نییە، کاری بەوە هەست کە خاتونەکان گشیان قسەیان یەکێ بێوە نرخێک دابنن بێژن لە تواو کارگاکانە ئێمە ئابەم تعرفە و کارەکەی آخر نایکەن چون دانێ وەک من مەسەڵەن ئەیژم خوار خۆمێژم کەسێتر ناژمێژم من ئایسە نیازم هەست بۆ کارە ئەگەر بێم پشتۆ بگرم شاید کارەکە خۆم لە دەست بم مشکڵی ئاوەسە یەکتین سەختیک ناکێشن بۆ ماوەی کە قاڵی نەکەن تا ئەو نرخە بن پێتانوان نیە دەرخاستیشتان نەداگە بە سندیکاکانتانوان نیە بۆ چەنە دەرخاست ئەوێ وە لە جواوێ ناگریتەوە حەزەکەی دانیشە حەزیش ناکە کەسێتر جاگوزینەوێت ئەرێ کارمەکە ئەرێ کارمەکە بەداخەوە هەرواسە ئەمە شتێکە کە ئێمەیسە ئەیوێنین باپەندەکانمان لە هەر خانوادێک ئێمە هەستماندار بنە ماڵێکە خاتونێک یادوان مانسکە قاڵیەکان هونەرمەندن بۆ دەست و پەنجیانە نەخشێک قاڵیە ڕازنەوە وەلێ ئەو زەحمەتە کە ئەیکێشن جواوەکەی ناگرن یانەی کەمتر لەوەی کە وەختی بۆ دانن پوڵ تێدە دەستیان ئەمیشە شتێکە کە ئێوەژن لە دەستمان بەرنایێت کە حەلی بکەین بۆ خۆمان وەلی شتێتر کە منەوێنمەوەسە قاڵی قۆم لێرە ئەکرگێت تایبەتی و جیاوازی قاڵی خۆم چەستەکێرە تایبەتیەکە ئەوە سایسە قاڵی قۆم یەک بۆ دروستیەکەن وەلیکانی چوون بۆ تاجرەکان سینی فرەترا سوودی فرەت واری خۆمانە عامە پەسەندترە ئەوانەی کە ئاەتن چۆن مەسەڵەن پڕکارترن ئایم پەسەندترە بە ئەوانی کە گوڵ و گوڵدان و چگەری شلوق بێت منزەرە بێت مانەوەقان خاهانی فرەتر بووکە دروستە وەلێ وابزانم ئاەتەکانیش لە سایزگەل گەورە ماڵەکان حەزی پێەکەن لە هەر کوێنە دیگما هەر ماڵە تابلو فەرشی ئاەتی بووگە بە تابلو فەرشی بووچی قانەعنەوە بە یان تابلو فەرشی گەورەی دابتان ئەوەتە بەستێکی بە ماڵەکەیش هەست بەڵێ بەرەسا سایز ماڵەکەیش و ئەنازەی ماڵەکەیش کە لە ڕوویەوە ئەنازێ و تابلو فەرشیشە انتخابەکەن سوالی تر کە من هەسم نەخێکە یا بەنێکە وای استفادەیەکەن بۆ تابلو فەرشە فرەتر چ بەنێک استفاداوێ بیشترێ بەنەکان بەنگەر تەبیعی نییە یعنی یەشمیە بعد چتگەرێکە کە تر بەنێ هەڵێشم فرەتر استفاداکەن هەڵێشم نیە یەشمیش بازە لە تەرحەکانی هەزی بۆ مثڵەن بەڕاقبوونی من دیگمە بەڵێ بەڵێ هەرچی زەریف بەڕاقتر بێ هەرچی ئەو نەخە ناسکتر بێ جوانکاریەکە و زرافەتی کارەکە زیاتر نیشان تایسە بین بنێ کوردیەکان و بۆ قاڵی استفادەیەکەن ئەکسەن زەخیمترن چۆن تابلۆ فەرش نەخگەری ناسکی گەرەکە چۆن نمایانی فرەتر ئەبێتەوە فەرش فەرقی ئەوەسەکە فەرش نەخەکانی زەخیمترە بەخاترەوە بۆ تابلۆ فەرش نابێت درسە بۆ لە فەرشە نەخی زەخیمتر استفاداکەن کە سایزی گۆرە محکەمترە سایزی گۆرە ولی خۆ تابلۆ پا ناخوات دقیقاً بیشترین ڕەنگەلێک کە تۆ حەزی پێەکەی لە بەکاری بووی لە تابلۆ فەرشێکە بەنەزەر من ڕەنگێک چ ڕەنگە حەز پێەکەی سۆز بەنەزەر من سۆز بۆ هەر نەمای ماڵێک زەریفە ئەگەر خۆت بی ڕەنگەکان جیاکەیتەوە چ ڕەنگە انتخاب بکەیت سۆز قرمز نارنجی چتگەرێک کە شاداب بێت یانێ توانیژین ئایسە شتەکە هاتە بەرچاو من تابلۆی گوڵ و گوڵدان تو ڕەنگەکانی لێ بەکارە بگرن تابلۆی ئاریە تۆ دروست کردێت ئایسا چه تابلۆی کوفرتر کار کرد من ئەکسەرەن گوڵ و گوڵدانم بووگە بعد منزەرم بووگە تەسویرم بووگە یانێ
ئەکسیشیان داگەپێتان کە ئێوە بیکەنە تابلۆ فەرش. شتێکتر کە هەر هاتە بیر من ئەوە بوو کە نەخشەکان دوونەوە من باسیشم کرد لە بەشیەوەڵ پرۆگرامەکەمان ڕاضی و نەخشەیەکتر نەخشە قەدیمیەکانە کە کەسێکە خۆی تۆ نەقایە خۆینێتەوە ئیتر عادەتی کردگە و فێربووگە تۆ لە کامیان کارەکەی تابلۆ فەرش یانێ عمدەتەن تا جێگەی من بزانم ڕاضی بووگە ڕاضیەکە بۆچە نەخشە قەدیمیەکان نییە؟ نەخشە قەدیمیەکان من کارم نەکردگا و نەمدیگە ئەکسەرم وەلێکانن ئەو ڕاضیە ئیتر تەرکیب نەزم و دانەدانێ ئەو هێلمەگەرە مشەخەسە جا نەخشە ڕاضیەکان فرێتر کۆمەکەکە بە هاوسەرەکانی خۆمان کە هاوسن و ساڵەکانمان کە ڕاحەتر تۆنکەنوان ڕاحەتەکانیان مشەخەسە تر عاداتێکە لە کناریەک و نووسیاگە تێبقە و عاداتێت تۆ ڕەنگەرێک کە نووسیاگە لە ژێریە و ئەنجامیێت پرە ڕاحەت. پس ئەم کاری ڕاحەتەوە کردگە توانین میژین یەکێ لە ڕێگەگەلێکە کە قانمەکانیش فرێتر حەزکەن بە سادەتری کردگە سۆبیانمانە قسەی تۆ بۆ خاتوونەکانمان چست؟ بە نەزرم لازمە کە لە ناو زندگی هەر فەردێکە واقعاً تیکێک بچووک لە هۆنەر بێت. بە نەزر منیش ئەم تۆنکردنە هەر بازم کۆمەک خەرجەکە بۆ بیشتر خانمە خانەدارەکان تایمێک فرکۆتا ئەگرێت لە ڕۆژانە و بە نەزر من بە سەرفەس تۆنکردن بە سەرفەس بە نەزەری ئێوە بە بیر و باوەڕی ئێوە و ئەوەی کە پیشنهاد دەکەن خاتوونەکان لە پاڵتووە ڕۆزمەرگیەکانیانە گۆشێک لە ماڵەکەیشیان تیکێ لە هونەر خۆیانیان ئەتوانێت تۆن بێت تابلۆ بێ و چەندێک لەم ڕۆزگارەی ئەمڕۆزی ئێمە و کارچیشتە بەرەو ماشینی چوون و ڕاحەتی تەڵەبی و ئەچێت چەندێک ئێمەی دوورۆ کردگەسەوە لەوەی کە خۆمان هونەرێک خۆمانمان بێت لە ناو ماڵە واقعاً فرە بشدت فرە چۆن هەرچی شتە وایە پێاتێکە بنیام ڕاحەت دەتانێت خاهانی بێت و بەدەستی بێرێت و بیشتر لە شتێک کە خۆی تەلاشی بۆ بکە دوورۆ بووگەسەوە و واقعاً فەرش تابلۆ فەرش شتێکە کە ئەشی زەحمەتکێشی لە پایە بەخاترەوە سەکسەرە خانمەکان چۆن حوسڵەیان نییە یا تایمیان نییە یا مەسەڵەن شتێک ئەم بەهانەگەریانە هەست وەلی واقعاً لازمە بنیام کەمێک تەلاش خۆی دایان دەبان شتێک کە حەزی پێک ئەڵبەتە خۆ فەرشکردن قاڵی یا تابلۆ فەرش بە عەلاقە فرە ڕەبتی هەست. ئەگەر تۆ گەرەکت بێ تۆنکردن بووە من تعریف بکەی کە من جەزب بەرەو ئەوەی کە بێم تۆنێ بکەم قاڵیک ناجمدار قاڵیک بێرم تابلۆ فەرشێک بێرم کە کاری بکەم چۆن بۆ منێژی؟ وەڵا بە نەزەر من خۆشە کە ساعاتێک لە ڕۆژ کولێ ڕۆح و ڕەوان خۆت دای دەبان ڕەنگ و زەریفی و نزمە فرخۆشە واقعاً ئەم شتگەرە بە نەزەمە شامەڵ فەرش و تابلۆ فەرشەوێت چون عاداتێکە ڕەنگەرێکە خەت و خطوتێ مۆنەزەمە کە مەڵزێ بنیام ئارام ئەوێت وەختی ئەنجامی ئات تەمەرکۆزەوە بەڵێ و ئەم ڕەنگەلە چەندێک کۆمەکە کات بە ئەوەی کە کارکردی مەغز تەقویەت بەرگیریەکە لە ئەختەلان من خۆم دیدگاهم ئەوە زەوێ بە کۆلێ ئەو ڕۆزمەرێکیمە مەغزم ئارامترە هەرچی شتە مەسەڵەن بە نەحوێ عالی ئەبینە بیرەوە ناچێتە سەر شتگەل دقیقاً دوورەویتەوە کام بەلە و کارەکە تواو تازە تیتەوە دنیا خۆت بە ئارامشێکیشەوە من خۆم بارها بووگە مەسەڵەن ئەسابوردیکم بووگە مەسەڵەن دانیشکم چەندە سێتۆن یا قاڵیم کردباش ئارامە بوومە جا چەندێک کاریگەریەس لەسەر سەلامەتی پشت و تا سیریەس وەڵام ئەوەی کە تۆ مەسەڵەن چەند ساعاتێ دانیشی لە بانکارێکە و شڕۆعەکەی تەکان ناخۆیت. فەرشی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران تەنها لە ناو وڵاتەکەی کڕیاری زۆری نییە بەڵکو لە دەرەوەی وڵاتی ئێرانیشەوە خواستی زۆری لەسەرە بەپێی ئامارەکان بۆ 29 وڵات فەرشی دەستچن هەناردە دەکرێت کە 13 وڵات تایبەتە بە کیشوەری ئاسیا و 11 وڵاتی ئەوروپا و 4 وڵات لە کیشوەری ئەمریکا و 1 وڵاتیش تایبەتە بە ئەفریقا ئەمەش داهاتێکی باشە لە ڕێی بازرگانی فەرشەوە بەدەستدێت بەڵام تاوەکو ئێستا هیچ کارێک بۆ بیمەی ئەو کەسانە فەرش دەچنن نەکراوە ئەمەش داهاتێکی باشە لە ڕێی بازرگانی فەرشەوە بەدەستدێت بەڵام تاوەکو ئێستا هیچ کارێک بۆ بیمەی ئەو کەسانەی فەرش دەچنن نەکراوە و بە پێچەوانەشەوە بیمەکانیان ڕاوەستاوە ڕێکخراوی یونسکۆ ناوی فەرشی دەستچنی هەوشاری لە ڕۆژهەڵاتی کوردستان وەکو باشترین فەرش لە جیهاندا تۆمار کرد
لە ناوچەی هاوشار فەرشی دەستچن زۆر گرنگی پێدەدرێ و زۆربەی بنەماڵەکانی ئەو ناوچەیە بژێوی ژیانیان لەسەر چنینی فەرشە کە بە فەرشی هاوشار ناسراوە لە کۆنەوە ئەو فەرشە دەستچنە ناوبانگی تایبەتی لە وڵاتانی ناوچەکە و ئێران بە تایبەتی هەیە. هەر بۆیە ڕێکخراوی یونیسکۆ دوای لێکۆڵینەوەیەکی ورد ناوی فەرشی دەستچنی هاوشاری وەکو باشترین فەرشی جیهان تۆمار کرد.